ڕێبەندان مانگی ڕابوونە، مانگی ستەم ئاوابوونە. ڕێبەندان ئاخێزی دڵە، مانگی پشکۆی سوورە کڵە. مانگی هەتوان و ساڕێژە، مانگی تۆڵە لە خوێنڕێژە. مانگی شۆڕشە و شۆڕشگێر، دەروازەی لاوانی بوێر. مانگی ئازادی و سەربەستی، مانگی کۆتای دیلی و پەستی. ئازادی کە داری ژیانە، ڕیشەی لەناو ڕێبەندانە. کڵی هەستانە ڕێبەندان، مانگی بورکانە ڕێبەندان. مانگی هێمای دڵدارانە، مانگی هانای هەژارانە. میوانە خۆشەویستەکان ئامادەبوانی بەڕێز، نوێنەرانی حزب و ڕێکخراوە سیاسیەکان، سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت. لەلایەن خۆم و سەرجەم بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە شاری ئۆسلۆ لە وڵاتی نۆروێژ بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین و گەلێ سپاستان دەکەین بۆ ئەوەی کە زەحمەتتان کێشاوە لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە بۆ بەشداری لە ڕێوڕەسمی مەراسمی ڕۆژی کۆمەڵە. ئەمڕۆ ڕێز دەگرین لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، ڕۆژێک کە هاوڕێ هەماحسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە تێدا گیانی بەخت کرد و ئەم ڕۆژە لە یادی ئەو ئازیزەدا بە ناوی ڕۆژی کۆمەڵە ناودێر کرا. ئەمڕۆ ڕێز دەگرین لە 24 ساڵ خەباتی نەهێنی و ئاشکرای کۆمەڵە. لەم بۆنەیەدا ڕێز دەگرین لە خەبات و هەڵسوورانی ڕێکخراوێکە بەکردەوە بووەتە بەشێکی گیانەکراو لە بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و پشتوپەنای هەژاران و کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان. هەروەها کە دەزانن کۆماری ئیسلامی ئێران 4 لاوی سیاسی کورد بە ناوەکانی محەممەد فەرامەرزی، موحسن مەزلوم، وەفا ئازەربار و پژمان فاتحی لە دادگایەکی نائادڵانەدا سزای ئەیدامیان بەسەردا سەپێنرا بوو. دوای چەند مانگ ڕاگرتن لە ژێر پەتی سێدارەتە سەرنجام لە سێدارە دران. ئێمە ئەو جنایەتە بە توندی مەحکوم دەکەین و خۆمان لەگەڵ بنەماڵە بەڕێزەکانیان بە هاوخەم دەزانین. مەرگونەمان بۆ کۆماری سێدارە و بژی بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان. ئازیزان، ڕێزی بەرنامەکانی ئەم شەو بەم جۆرەیە کە پێتانی ڕادەگەینین. سەرەتای مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ئازیزانەی کە گیانی خۆیان لە ڕێگای ئازادی و بەختەوەریدا بەخت کردووە، دەقیقەیەک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستی. بێدەنگەکەمان بە خوێندنەوەی سرودێک دەشکێنی. دواتر هاوڕێ شەونمی ناسری، ئەندامی کۆمیتەی کۆمەڵە لە نۆروێژ، وتاری ڕۆژی کۆمەڵەتان پێشکەش دەکات. پاشان هاوڕێ فواد گۆڵنەسەب سرودی ڕێخەباتتان پێشکەش دەکات. لە درێژەی بەرنامەکەدا ئەو پەیام و بروسکە پیرۆزبایانەتان پێشکەش دەکەین کە بەم بۆنەوە بەدەستمان گەیشتووە. بەهەر پاشان حزبی سوود ڕۆدپارتی، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک،
کنگرەی نەتەوەی کورد لە نۆروێژ دێن و پەیامەکانیان دەخوێننەوە. بەشی هونەری ئەم ڕێوڕەسمە بە بەشداری هونەرمەندان نظام مەڵازادە، ئەسعەد مەریوان، فواد گوڵنەسەب بەڕێوەدەچێت. ئێوەی بەڕێزیش دەتوانن بەشداری شاری و شادمانی ئەو مەراسمە بن. ئێستاش ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە بە سرودی ئینتەرناسیۆناڵ دەست پێ دەکەین. استاش بويادي يعني بخدواني الرجاء ازادي سوسياليزم دقيقه كمان بدنجي بس البيوا
ئێستایش داوا لە شەوەمی ناسری ئەندامی کۆمیتەی نۆروێژ دەکەین بێت و پەیامەکەیان پێشکەشکەن. پەیامی کۆمیتەی ناوەندی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەی ساڵی 1402 هەتاوی ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی یادی 54 ساڵەی پێکهاتنی کۆمەڵە و 45 ساڵی ئاشکرابوونی تێکۆشانی. لەم بۆنەیەدا پێش هەموو شتێک سپاس و بێپایانی خۆمان پێشکەش دەکەین بە کۆمەڵانی خەڵکی تێکۆشەری کوردستان کە لە ماوەی ئەم مێژوویە دوور و درێژەدا هەرگیز پشتیوانی خۆیان لە کۆمەڵە درێغ نەکرد و بە هەموو شێوەیەک پشت و پەنای بوون. یادی گیانبەختکردوانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەینەوە کە چ لە ڕیزی هێزی پێشمەرگەدا و چ لە زیندانەکانی ڕژیمدا بە بەختکردنی گیانی خۆیان وەک ئەسێرەیەکی درەوشاوە ڕێگەی بەردەوام بوون و بەرەو پێشچوونیان ئیدامەیان ڕۆشن کردەوە و سەری ڕێزدا دەنوێنین بۆ بنەماڵە سەربەرزەکانیان کە بە سەبووری خۆیان وانەی خۆڕاگریان بە ئێمەدا. درود دەنێرین بۆ زیندانیانی سیاسی خۆڕاگر کە ئێستا لە سیاهتاڵەکانی ڕژیمدا ئەسیرن و لە سەر ڕێباز و ئامانجەکانی خۆیان بەردەوامن. ڕێز دەگرین لە خەباتی هەزاران تێکۆشەری ڕێبازی کۆمەڵە لە ناوە و لە دەرەوەی وڵات کە تەمەنی لاوەیەتی خۆیان لە ڕیزەکانی کۆمەڵەدا تێپەڕکردن و تەنانەت بەشێکی زۆریان لەو پێناوەدا ڕەنجی کەم ئەندام بوونیان تەحمل کرد. درود دەنێرین بۆ یادی هاوڕێی ڕابەر و دامەزرێنەر کاحەم حوسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە ساڕۆژی گیانبەرکردنێتی. بەڕێزان، ئەمساڵ یادی ڕۆژی کۆمەڵە لە بارودۆخێکدا دەکەینەوە کە جیهانی ئێمە، ناوچەکەی ئێمە ئێران و کوردستان بە هەموو بەشەکانیەوە هەم ساڵێکی سەختیان ناپشتسەر و هەم ئێستاش بە بارودۆخێکی گەلێک هەستیاردا تێپەڕ دەبن. هێشتا پتای کۆڕۆنا بە ئاکامە کۆمەڵایەتی و ئابوورەکانیەوە کۆتایی نەهاتووە کە موتکەی تۆریسم و کوشتنی خەڵکی بێدیفاع و شەڕ و کاولکاری بەسەر سەری ئەو یا ئەو بەشی دنیادا دەسوڕێتەوە. شەڕی ویرانکەری رووسیا و ئوکراین ئاوارەبوون بە میلیۆنیان کەس و کوژران و برینداربوونی بە سەدان هەزار کەسی لێکەوتوتەوە. هێشتا ئەم شەڕە کۆتایی نەهاتووە کە شاهیدی پاکتاوکردنێکی نەتەوەیی بووین لە قەرەباغ لەلایەن ئەرتەشی ئازەربایجانەوە کە بە هاوکاری دوو دەوڵەتی تورکیا و ئیسرائیل بڕێوە چووە. هاوکات درێژەی پەلاماری سپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە ئامانجی لە ناوبردنی ژێرخانی ئابووری و گۆڕینی دیموکرافی ئەو ناوچەیە. کارەساتی نێوسایدێکی بێبزەیانە و وێرانکردنی نەتەوایەتی کەرەتی غەزا کە وەک گەورەترین زیندانی سەر ئاوەڵی جیهان دەناسرێ لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە. درێژەی دەسەڵاتی ڕژیمی کۆنەپەرست لە ئێران لە تاڵەبانی ئەفغانستان پەرەسەندنی هەژاری لە ئافریقا و بەشێک لە ئامریکای لاتین کە شەپۆلێکی بەربڵاوی ئاوابوونی لە جیهاندا خستۆتە ڕێ. قەیرانی قوڵی ژینگەی لە پاڵە هەموو ئەمانەدا پەرەسەندنی نفوز و کاریگەری حیزب و ڕۆتە نیئۆفاشیستەکان لە ئیتالیا، سوئێد، هۆلەند، ئیسپانیا، ئاڵمان، فەڕەنسا، ئامریکا و ئارژانتین ئەوانە هەمووی ئەو ڕاستیە پێمان دەڵێن کە نیزامی سەرمایەداری گەیشتۆتە ئەو پەڕی گەندەڵی خۆی و سەلاحیەت و توانایی بەڕێوەبردن و مدیریەتی جەهانی ئەمڕۆیی نەماوە. ئەو نیزامەکە خۆی ڕۆژگارێک هۆکاری گەشەکردنی ئابووری و کۆمەڵایەتی بوو، ئێستا بۆتە کۆسب لەسەر ڕێگەی هەر ئەو ڕەوتە. تێگەیشتن ئەو ڕاستیە پێمان دەڵێت کە مرۆڤایەتی بۆ ڕزگارکردنی خۆی لەو زڵکاوەی کە نظامی سەرمایەداری تێیدا دەست و پێلێک دەدات پێویستە قۆڵی هیمەتی لێ هەڵماڵی و ڕەوتی بەرەو پێشچوونی جیهان بیبێتەوە سەرهێڵی خۆی و ئاسۆی سوسیالیسم واتە جیهانی بێچەوسانە و هەڵاواردن. ئازاد و یەکسان و خۆشگوزەران بە دوور لە شەڕ و ماڵوێرانی بەڕۆڕووی کۆمەڵگای مرۆڤایەتی بکاتەوە. ئێمە لە کوردستان و لە ئێران بە بەشی خۆمان و بە پێی توانایی خۆمان و
بە هیمەتی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواز و ستەملەکراو بۆ وەدیهێنانی و ئامانجا تێدەکۆشین. بەڕێزان، هێرشی ئاسمانی دەرەندانەی سوپای تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سوپای دیموکراتیک کە ڕۆژاوا کە بێپسەوانە لە ئارادایە نمونەی بەرجەستەی تاوانێکی جەنگی و بەتەوامانایە. ئەو ئامانجانەی کە ئەرتەشی جینایەتکاری تورکیا دەستنیشانی کردوون دەری دەخات کە مەبەستی دەوڵەتی تورکیا هاوکات لەگەڵ کوشتاری و خەڵکی بێدیفاع و لە ناوبرنی سامان و ژێرخانی ئابووری لە ناوبرنی دامەزراوە مەدەنیەکان و ناچارکردنی خەڵک بە چۆلکردنی ناوچەکە و سەرنجام شکست پێهێنانی دەسەڵاتی خۆی بەڕێوبەری ئەو ڕۆژاوایە. لە بارودۆخێکدا کە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ ئازادی و مافی و ئەو خەڵکەی بۆ بەڕێوەبردنی کاروباری ژیانی خۆیانی کردووەتە ئامانج، لە حاڵێکدا کە دەوڵەتی ئامریکا لە پێناو دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا چاپۆشیکردن لە دەوڵەتی تورکیا بەربڵاو گرنگتر لە پشتیوانیکردن لە خەڵکی ڕۆژاوا و لە هەرومەرجێکدا کە سەرجەم دەوڵەتەکانی ناوچەکە و لەوانە کۆماری ئیسلامی ڕژیمی بەشار ئەسەدیش بەکردەوە و هەواهەنگ لەگەڵ دەوڵەتی تورکیا هەڵسوکەوت دەکەن. لەوەها بارودۆخێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی ئازادی خوازی ناوچەکە و جیهان. پشتیوانی هەمەلایەنە ئەو خەڵکە ئازادی خواز و مافخوازەی کە بەم چەشنە لەلایەن هێزە فاشیستەکانی دەوڵەتی تورکیە و بەکرێگیراوەکانەوە هێرشیان کراوەتە سەر پەیوەستێکی بەپەلە و هەنووکەیە لە هەموو ئاستێکدا. لە تورکیە و دەوڵەتێکی ڕەگەزپەرستی ئیسلامی دەسەڵاتدارە کە مافی نەتەوایەتی و ئینسانیەکانی خەڵکی کورد و بە ئاگر و ئاسن و ئەشکەنجە و زیندان پێشێل دەکات و ئامادە نییە بۆنی کوردان وەکو نەتەوەیەک لە وڵاتەدا بسەلملێنێ. نوێنەرانی هەڵبژاردەی خەڵک دەخاتە زیندانەوە و لە ڕۆژاوا و لە باکووریش بەکردەوە بەشێکە لە دەسەڵاتی داگیرکاری لەو بەشانی کوردستان. لە کوردستانی ئێران سەرەڕای گوشار و گرتن و هەڕەشەکانی ڕژیم خەباتی کۆمەڵانی خەڵک لە فۆرمێکی مەدەنی و جەماوەریدا هەروەها بەردەوامە و هەڵسوڕاوانی ئەو بوارە لە کۆڕی ئەو خەباتەدا ڕۆژ بە ڕۆژ خراوتر دەبن و ئەزموونی زیاتر بەدەست دەهێنن. چالاکیە مەدەنیەکان لە بوارەکانی داخوازی بنەمای گیانبەخ کردووان لە پشتیوانێکی بەربڵاوی جەماوەری بۆ لای خۆی ڕاکێشاوە. خۆڕێخستن لە ڕێکخراوە پیشیەی کرێکاران و معەلیمان، خۆڕێخستن بۆ بەرگریکردن لە ژینگە، خەبات لە پێناو پەڕەپێدانی خوێندن بە زمانی دایکی، چالاکیە هونەریەکان لە بواری موسیقا و شانۆ و ئەدەبیات و ویهیتر بە شێوەیەکی ڕێکخراو لە پەرەسەندندان. کۆمەڵا بەگەرمی پشتیوانی ئەو چالاکیانە دەکات و لایەنگرانی کۆمەڵا هان دەدات کە بە بەشداری بەرچاوی خۆیان لەو چالاکیانەدا ئەو حرەکاتانە بەهێزتر بکەن. بەڕێزان، بارودۆخی سیاسی ئێستای ئێران بەدەسەڵات و بەجەماوەرەوە لە بەردەم گۆڕانکاری گەلێکی هەستیاردایە. ئەو گۆرانکاریانە دەتوانین هەم هیوا بەخش و ڕزگاری دەربن و هەم هەستیار و مەترسیدار. ئەوەندەی پەیوەندی بە دەسەڵاتیەوەی کۆماری ئیسلامیەوە کە سەرجەم بوارەکانی سیاسی، ئابووری، ئیدۆلۆژیک و سیاسەتی دەرەوەدا لەگەڵ کۆمەڵێکی قەیرانی چارەسەر هەڵنەگرت بەڕۆوڕوو لە هیچ بوارێکدا قسەیەکی ئەوتۆیی بۆ وتن نەماوەتەوە. لە ناوخۆی حکوومەتدا پاکتاوکردنەکان بازنەی دەسەڵاتیان وەها بەرترس کردوێتەوە کە لەوە زیاتر تەنها دەتوانێت لە ڕێگای کۆتایی سپی یان خوێناوی بەتایبەت بۆ پاراستنی ئیمپراتۆرێکی بەهێزی ئابووری کە فەرماندەکانی سپای پاسداران و خانەنشینەکانیان بەڕێوە دەبن. لە سیاسەتی دەرەوەدا سەرەڕای ئیدعای بێبنەماکان سەبارەت بە شەڕی غەزە لە بەرابەر ئەمریکا و ئیسرائیلدا پاکانە بۆ خۆی دەکات و خۆی بە بێتاوان دەزانێت. تا ئەو جیگایی کە خامەنەی بەو پەڕی ڕیاکاریەوە دەڵێت ئامانجی کۆماری ئیسلامی هەرگیز لە ناوبردنی ئیسرائیل نەبووە.
بەم بۆنەیەوە کە دەتوانین بڵێن کە خامنەی یەکێک لە دراوکانی شەڕ لە غەزەیە. ئاشبوونەوە لەگەڵ عەرەبستانی سوعودی لە پێگەیەکی لاوازەوە بەڕێوە دەچێت. ناوی چۆمی هیرمەند لە تاڵەبان بکات سەبارەت بە مەسەلەی داگیرکردنی ڕێڕەوی سنووری ئەرمەنستان و ئێران لەلایەن ئازەربایجانەوە. بێدەنگی هەڵبژاردووە و گەلێک نمونەی تر لەو چەشنە. لەوەها بارودۆخێکدا ڕژیم ڕوبەڕوو بوونەوەی چارەنووساز لەگەڵ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بە ئەرکێکی جددی دەزانێ و پەیوەندی لەگەڵ ئەو جەماوەرێ لەسەر بنەمای زۆر و سەرکەوت دامەزراوە. هەر بۆیە لەلایەکەوە سیاسەتی سەرکوتکردنی پەرە پێداوە و لەلایەکی دیکەشەوە بە شوێن پتەوکردنی ڕێزی لایەنگران و هێزەکانی خۆیەتی کە لە باشترین حاڵەتدا ژمارەیان ناگات بەلا سەدا دەی کۆمەڵگای ئێران. بەڕێکەوت نییە ئەگەر دەبینین پەنای بردوۆتە بەر بەلەماشکاوی سەپاندنی حیجابی زۆرە ملی تاکو لەلایەکەوە پاشماوەی داکەوتووی و پیاومەزنی بکاتە پێگەی کۆمەڵگایەکی بۆ خۆی و حیزبوڵای دەمارگژی پێڕێک بخات و لەلایەکی دیکەوە هیمەتی خۆی بە کۆمەڵگا نیشان بدات. لە ئاستی جەماوەریدا شۆڕشی ژینا ئاڵگۆڕێکی قوڵی فەرهەنگی لە ناخی کۆمەڵگای ئێراندا بەرابەر بە فەرهەنگی زاڵ پێکهێناوە. ئەم شۆڕشە لە شکل و شێوازی نوێی خۆیدا هەروەها بەردەوامە. حیجابی زۆرە ملی لەلایەن ژنانی ئازادیخواز و پشتیوانی پیاوانی یەکسانی خواز تۆر هەڵدەدرێ و هەموو گەڵاڵە و پەسەندکراوەکانی ڕژیم بۆتە بڵقی سەرئاو. ئەگەر بۆ وشەی ژن لە دروشمی ژن ژیان ئازادیدا وەها ئەستێک لە خەبات و خۆراگری دەبینین لە پێناوی ژیانیشدا شەقامی شارەکانی ئێران هەرگیز لە کرێکاران خانەنشینان و مافخوازان چۆر نەبووە. ئەو بوارەش لە خەباتی مەدەنی لە ناوەڕۆکی خۆیدا درێژەی شۆڕشی ژینایە لە پێناو ژیاندا. ئەم بارودۆخە بەگشتی ئەگەری نزیکبوونەوەی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی لە دەرەوەی وڵات کە هەوڵ دەدات پشتیوانی و بتمانەی دەوڵەتانی ڕۆژاوا و بەتایبەت دەوڵەتی ئامریکا بە دەستبێنێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕفمخوازی ناوەوەی وڵات کە لە دەسەڵاتی دوور دەتوانێت بۆ داهاتووی ئەو وڵاتە جێی مەترسی بێت و دوای ئەو هەموو ڕەنج و قوربانیدانە خەڵکی ئەو وڵات ساڵی ڕابردوودا لە داوێنی پڕ لە میهرەبانی خەڵکی کوردستانی عێراقدا درێژەی بە چالاکیەکانی خۆی داوە و لە پشتیوانی جەماوەری بەهرەمەند بووە. دووهەم کۆمەڵا هەرگیز نەیویستۆ کە تێکچووی چالاکیە چەکداریەکانی خۆی بخاتە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان و ساڵیانێکی زۆرە سنوورەکانی ئەو دیوی پارچەی کوردستان بۆ چالاکی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی بەکارنهێناوە. ئەم سیاسەتە هەماهەنگ و گونجاو بۆ لەگەڵ بەرژەوەندیەکانی خەڵک لە کوردستانی ئێران و ئەولۆتیەکانی استراتیژی کۆمەڵا لە بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستاندا و هەم لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانی عێراق. بۆ ئەوەی کە هیچ بیانوێک بەدەست کۆماری ئیسلامیەوە نەدات کە بۆ هۆیەوە ئەمنیەت و بژیوی ئەو خەڵکە بە بارمتە بگرێت کۆمەڵا لەسەر ئەم سیاسەتە وەها بەردەوام دەبێت. سێەم ئەم سیاسەتە لە ڕێگای وتوێژ و هەماهەنگی و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی چارەسەری کردووە و پەیرۆ دەکرێت بۆ ئەوەی یەکەم لەگەڵ پاراستنی ئیعتیباری سیاسی و پرەنسیبیەکانی ئێمە ناکۆک نەبن و دووهەم گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانی شکم بکاتەوە. چوارۆم کۆمەڵا هەوڵ دەدات کە پەیوەندی لەگەڵ ئەم پرسەدا زۆرترین هاوکاری و هەواهەنگی هەبێت لەگەڵ باقی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی کە لە هەلو مەرزێکی هاو شێوەدان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە تا ئەو جێگایە دەتوانێت سیاسەتێکی هاوبەش لەم بوارەندا بگرێتە بەر. بەڕێزان، کوردستان لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بەشێکی جیانەکراوە لە ڕووداوە سیاسی و گرنگەکانی ئێران بووە.
ڕەوتی ڕووداوەکان و ئەزمموی ئەوەمان پێ دەڵێت کە سەرڕاستترین و ئاسانترین ڕێگا بۆ سەبەر گەیشتن بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان و گەیشتن بەویست و خواستە نەتەوایەتی کۆمەڵایەتی و ئابوووریەکانی خەڵکی کوردستان هاوخەباتی لەگەڵ کرێکاران و سەملەکراوانی ئێران و ناوچەکەیە. ئەزمموی بەشەکانی دیکەی کوردستانیش لە ساڵانی ڕابردوودا ئەم ڕاستیەمان پێ دەڵێت کە چارەنووسی دەسەڵاتی سیاسی هەر وڵاتێک کە خەڵکی کوردی تێدایە لە ناوەندی ئەو وڵاتە دیاری دەکرێت، نە لە لایەن زڵهێزە ئیمپرالیستەکان و دژمنانی خەڵکی کورد کە شوێنەکانی دیکەی کە بە شوێنی بەرژەوەندی خۆیانەوەن. ئەم لێکدانەوەیە بەم مانایە دێت کە خەباتی خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک نابێت لە خەباتی خەڵکی ئازادیخوازی ئێران و لە بەرگی چەپی کرێکاری و شۆڕژگەری ئەو خەباتە داببڕێت. کۆمەڵە هەرگیز ئەو هێزە کۆمونیست و شۆڕژگەری جارانە کە لە خاڵا وەرچێرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستهێناوە. نمونونەکانی کەم نین و لە بیرمان نەچوەتەوە. لە داهاتوشدا دیسانیش دەکەوێتەوەها قۆناغگەلێکەوە. بەو پێشێ و بە عەقڵ و تەجروبە و زانست کە بەدەستی هێناوە دڵنیاین کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. ئەگەر باز لە خاڵە گرینگە مێژوویەکان دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئەرخەیانی لە بن سەر بنێن، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە توێژووی ڕێگای بەرەو چوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەردەگرین و دووپاتیان ناکەینەوە. بتمانە بە کۆمەڵە بکەن و پاڵپشتی بن، هەمومان پێکەوە سەر دەکەوین. بژی کۆمەڵە، بژی سوسیالیزم، ئێوەش هەرشاد و سەربەرز بن. بەسپاسەوە. زۆر سپاسی هاوڕێ شەبنەمی ناسری دەکەین بۆ خوێندنەوەی پەیامەکەیان. ئازیزان، لە درێژەی بەرنامەکەماندا ناوی ئەو حیزب و ڕێکخراوە سیاسیانەتان پێشکەش دەکەین کە پەیامی خۆیان پەیام و پیرۆزبایی خۆیان بە بۆنەی ئەم ڕێوڕەسمەدا ئاراستە کردووە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، حیزبی سوور ڕۆتپارتی، حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران، کنگرەی نەتەوەی کورد لە نۆروێژ و هەروەها حیزبی گۆڕان بە چەپکەگوڵێ پیرۆزبایی خۆیان ئاراستە کردووە. ئێمەش هەر لێرەوە لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانی کۆمەڵەدا زۆر سپاسیان دەکەین و دووبارە بەخێرهاتنیانەکەین. ئێستاش داوا لە هاوڕێ عەباسی نامی نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەکەین کە بێن و پەیامەکەیان پێشکەشکەن. تکایە هاوڕێ عەباس. بەڕێز ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە کۆمیتەی نەروێژ، ئامادەبوانی هێژە، خۆشحاڵین لێرە بە بەشداری ڕێوەڕەسمی 54مین ساڵ ڕۆژی دامەزرانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانی. هەر بەم بۆنەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم، کادر، پێشمەرگە، ئەندام و لایەنگرانی کۆمەڵە بەگشتی و ئێوە بەڕێزان لەم ڕێوەڕەسمە بە تایبەتی دەکەین. بەڕێزان، ئێمە لە حاڵێکدا یادی دامەزرانی ڕێکخراوەکەتان دەکەینەوە کە ساڵێک و چەند مانگ لەوە پێش شۆڕشێکی جەماوەری کوردستان و ئێرانی گرتەوە. هەڵبەت دەستپێکی ئەم شۆڕشە بە دروشمی ژیان ئازادی لە شەقامەکانی کوردستانەوە دەستی پێکرد و هەموو ئێرانی گرتەوە بە چەشنێک کە ڕێژیمی کۆماری ئیسلامی لە لێواری ڕوخانێکی تەواو نزیک کردەوە. بزوتنەوەی بەرینی سیاسی کۆمەڵایەتی بە شێوەیەکی ڕێکخراو پەیامی وشیاربوونی کۆمەلگای کوردستانی بە گوێی دەسەڵاتدارانی ئێران گەیاند. دەستگا سەرکردەکانی ڕێژیم پێیان وابوو بە کوشتن، بریندار و کوێرکردن و دەست بەسەرکردنی هەزاران کەس و لە سێدارەدانی چەندین کەس لە خەڵکی وەزاڵە هاتوو لە سەروی هەمووان لاوانی وشیار دەتوانێت پێش بەم ڕاپەڕینە جەماوەریە بگرێت.
بەڵام بەردەوامی ناڕزایەتی خانەنشینان بنەماڵەی لە سێدارە دراوەکان بەندکراوان و بەتایبەتی دوایین کۆبوونەوەی جەماوەری خەڵکی کوردستان لە شارەکانی شنۆ و نەغەدە و سەقز و هەروەها مانگرتنی زۆربەی شارەکانی کوردستان بە دوایی لە سێدارەدانی 4 زیندانی سیاسی کورد سەلماندی خوێندنەوەی پێچاوانەیە لەلایەن دام و دەستگا سەرکوتکەرەکانی ڕێژیم. کۆماری ئیسلامی لە ناوخۆ و دەرەوە نقمی قەیران بووە بە چەشنێک کە لە بەرامبەر ڕەواکانی گەلانی ئێران بەگشتی وەک مافی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی دەستەوەستان ماوەتەوە. سەرکوتی بێبەزەیانەی داخوازە ڕەواکانی خەڵکی وەزاڵە هاتوو ئیعدام و زیندانیکردن لاوانی وشیار و لەسەر پێ دەستێوەردان لە کاروبەری وڵاتان و ئاژاوەنانەوە و بەزاندنی سنوور و سەروەری خاکی وڵاتان بەگشتی نیشانەی ترس و دڵڕاوچەی دەسەڵاتدارانی ئێرانە لە بەردەوامی ڕاپەڕینی بەرینی جەماوەری گەلانی ئێران بەگشتی و کوردستان بەتایبەتی. بەڕێزان لەوەها قۆناغێکی هەستیاردا بەردەوامی هاوفکری یەکگرتووی و یەکگوتاری هەرچی زیاتری هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر چەشنە پێشهاتێک کە ئێران و کوردستان بگرێتەوە زامنی دەستەبەرکردنی مافەڕەواکانی خەڵکی کوردستان دەبێت. هیواداری هەمومان بەگشتی بە هەست بە بەرپرسایەتی لە ئاست چاوەڕوانی گەلی خۆمان لە کوردستان لە پێناو یەکگرتوویدا درێغی نەکەین. جارێکی دیکە ساڵ ڕۆژی دامەزرانی کۆمەڵەتان پیرۆز بێ. حزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمیتەی نروێژ 10/2/2004 زاینی. زۆر سپاس. زۆر سپاس هاوڕێ ئەباس بۆ خوێندنەوەی پەیامەکەتان. لێرەوە داوا لە ئاغای سیاوەش لە لایەن حزبی سوور کە تەشریفیان هێناوە بۆ مەراسمەکەمان بین و پەیامەکەیان بخوێنەوە. بفەرمایید. Kjære venner, gode kamerater. På vegne av Rødt så vil jeg for det første takke for invitasjonen og for at vi får vært der for å feire Komala-dagen. Komala, dere står Rødt sitt hjerte nært på mange måter. Vi er begge en sosialistisk revolusjonær bevegelse for arbeiderklassen. Kampen mot imperialisme og for et sosialistisk samfunn basert på likestilling og kvinnefrigjøring, det står sterkt hos oss. Ikke minst så har vi jo et klasseløst samfunn som mål, det Karl Marx kalte kommunisme. Og da Komala ble stiftet i slutten av 1960-årene, så hadde altså det iranske autoritære monarkiet et strengt forbud mot politiske partier. Dette førte til at Komala drev sin aktivitet i skjul i mange år. Og Komala dannet også lokallag i flere iranske og kurdiske byer for å samle arbeiderklassen og kreftene på ytterste venstre fløy. Og etter 50 år så har også Komala, dere spiller fortsatt en viktig rolle for organisering og mobilisering av folk, særlig i de kurdiske områdene. Samtidig så er altså Komala aktiv i eksil, deriblant i Norge, og det er noe dere skal være stolte av. Kjære venner, kurdere kjemper en kamp i selvforsvar for eksistens. Deres kamp er ikke bare for dere selv, men det er en kamp mot Erdogans fascisme og mullanes brutalitet i Iran. Det er en kamp mot amerikansk imperialisme. Dere kjemper for kvinnefrigjøring, demokrati og et fritt liv i sameksistens med ulike etnisiteter og religiøse grupper. Et samfunn med plass til alle. Og helt siden Jina Amini ble drept av moralpolitiet i 2022, så har også modige demonstranter vært ute og demonstrert og protestert for å forlange sin rettmessige rettferdighet. Og under slagordet Jihan Azadi, kvinner, liv, frihet, har de til tross for diktaturregimets brutalitet gått ut på gatene for å kreve alles frihet. Og bare hittil i 2024, altså januar måned, så har det altså 65 personer blitt henrettet. Mange av disse har vært kurdere, og enda flere blitt kidnappet, torturert og mishandlet. En av disse, det var altså den modige Roja Heshmati. Hun er en 34 år gammel kvinne fra Sanandaj. Nylig så ble hun pisket 74 ganger som en del av straffen hun fikk, fordi hun gikk på gaten i Teheran, uten å dekke håret, og postet bilde av seg selv i sosiale medier. Den islamske republikken i Iran, de har et indre hat mot frihet.
Et hat mot frihet for den enkelte og minoriteter. Et hat mot frihet for kvinner. Og et hat mot alle som tenker annerledes. Et hat mot alle som jobber for rettferdighet, for et åpent og demokratisk samfunn med plass til alle. Og presteskapet i Iran, de hater jo nok mest av alt aktive arbeidere og fagforeningsaktivister. De slår ned på streiker, de fengsler arbeidere, og fengsler fagforeningsaktivister som slåss for lønna til sine arbeidskamerater, for bedre arbeidsforhold og mot kyniske arbeidsgivere. Men kjære venner, vi lever også i en veldig mørk tid som vil gå i historiebøkene. Ikke bare undertrykkes vi som bor i Iran, Irak, Kurdistan, Tyrkia og Syria, men vi er også vitne til et pågående folkemord, hvor 130 barn blir drept hver dag i Gaza. Israel og USA, det står i dag sammen om den nye folkeretten, det vil si øye for øye, tann for tann, også kalt den sterkes rett. Det vi i vår naivitet trodde var folkerett, altså å ta vare på og skjerme sivile, kvinner og barn, skoler, helseklinikker, områdegrenser i krig, ja, det ser ut til å være et tilbakelagt kapittel. For i folkerettens regler, som stempler Russland sitt angrep på sivile og sivil infrastruktur i Ukraina som krigsforbrytelser, det gjelder ikke lenger. For når forbryteren, altså Israel, er en av våre egne allierte, så rettferdiggjøres ny urett. Og Israels bombing av 2,2 millioner mennesker, hvor 50% av disse er barn, unge, innesperret i en konsentrasjonsleir i Gaza, det skjer altså uten noen som helst motstand. Og dette folkemordet, det bekrefter nok en gang at våres liv, altså oss med en annen hudfarge, en annen landbakgrunn, en annen religion, ja, det er ikke verdt så mye. Men kamerater, det er et ordtak som sier at kurderne, at dere har fjellene, men dere har også mange gode venner. Vi i Rødt, vi står sammen med dere i kampen mot den fascistiske islamske republikken i Iran. Vi har en felles fiende i Erdogan i Tyrkia, og vi står sammen med dere for å skape et rettferdig og likeverdig samfunn med plass til alle, uavhengig av hvilken bakgrunn vi har. Og Rødt har alltid stått skulder ved skulder med dere, og det vil vi gjøre helt fram til frihetskampen er vunnet. Og derfor så vil jeg på vegne av Rødt nok en gang takke for invitasjonen, for at vi får komme hit og møte dere. Og så ønsker jeg dere en flott feiring videre. Tusen takk for meg. بسیار سپاسی آقای سیاوش شکین با خواننده پیامک. لرا دوال هوره فخردین نویدری پارتی جیانی آزادی کردستان کن که تشریف بینو پیامکیان پیشکش. به بانه 26 ڕێبەندان ساڕۆژی دامەرزاندنی کۆمەڵە پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە دەکەین و مێژووی خەباتی بە ئەمەگی پارتەکەتان بەرز دەنرخێنین. بەڕێزان، دوای زیاتر لە ساڵێک لە شۆڕشی ژنجیان ئازادی دەوڵەتی ئێران وەها دەنوێنێ کە سەرهەڵدانەکان کاریگەری بەسەر مەشروعیەتی نێونەتەوەیی ئێرانەوە نەبووە. لە هەمان کاتدا لە بواری دیپلۆماسیدا ئێران هەڵ دەدات بە کەڵکوەرگرتن لە هەلومەرجی ناسەقامگیری جیهانی و هەرێمی دەرفەتی زیاتری هەژمونی داگیرکەری و پاوانخوازی خۆی لە ناوچەکە پەرە پێ بدات. هەروەها لە ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش بە پەرەپێدانی سزای سێدارە و جێبەجێکردنی ئەم تاوانە نامرۆڤایەتیە لەسەر ئازادی خواستی چاوترسێنکردنی خەڵکی ئازاد ناڕازی و سەرهەڵدێر دەدا. ئەم دیاردەیەش بە مەبەستی قازانجکردنی کات و دەرفەتە کە لە کاوسی ڕۆژهەڵاتی ناوین و کێبەرکەی هەژمونی و دەسەڵاتداری هەرێمیدا لە بەرامبەر دەوڵەتانی تورکیا، سەعودیا و ئیسرائیل لە پاش نەمێنێت. ئەوەی ئاشکرایە هێز و ڕێکخراوەیی بوون لەم گێژاوەدا دەتوانێت یەکلاوەکەرە بێت. هەر بۆیەش لەم بارودۆخە هەستیارەدا یەکگرتوویی و خۆڕاگری وەکو هێمای هێز بەسەر کووردا فەرز دەکرێت. ئێمە وەکو پارتی ژیانی ئازادی کوردستان لەو بڕوایەداین کە شۆڕش و تێکۆشان لە ڕۆژهەڵاتدا نەمرکاوەتەوە
و بە گۆڕتر بەردەوامە. لەم چوارچێوەیەدا ئێمە هەست بۆ بەرپرسیارەتیە مێژوویە دەکەین و بە هەمووی هێزی خۆمانەوە ئامادەی فیداکاری و تێکۆشانین بە مەبەستی سەرخستن و بەدیهێنانی ئاوات و خواستی گەلەکەمان. و هەروەها هەر ئەرکێک بکەوێتە سەرشانمان وەک پارتی ژیانی ئازادی کوردستان بە هەموو توانامان بۆ سەرخستنی شۆڕشی ئازادی بێ سەڵکردنەوە ئامادەین. لە کۆتاییدا جارێکی دیکە 26 ڕێبەندان لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە پیرۆز دەکەین و هیوادارین لەم تێکۆشانە پیرۆزە بۆ گەیشتن بە ئازادی و سەقامگیری لە بەرژەوەندی گەلەکەمان پەرە بە خەبات و تێکۆشان بدەین. لەگەڵ ڕێز و سڵاوی شۆڕشگەڕی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کۆمیتەی نۆربێژ. دەستخۆشی لە هاوڕێ فەخرەدینەکەین بۆ خوێندنەوەی پەیامەکەیان. هاوڕێ ئێستاش هاوڕێ فواد گوڵنەسەر دێت و سرودی ڕێخەباتان پێشکەش دەکات. خۆشەویستان و عەزیزان، بای سڵاو ڕێز منیش بەخێرەتم و لایەکتانەکەم و ئەم ڕۆژە پیرۆزە بە هەمووی ئێوەی عەزیز و بنەماڵەی گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و تواوی زیندانانی سیاسی پیرۆزبایی بێژن. بێژدان خۆتان چەپڕێ. وطول ما كنت
ئازیزان هەروەها یەکێتی نیشتمانی کوردستان پەیام و چەپکە گوڵێکیان ئاراستەی ئەم ڕێوەڕەسمە کردووە کە بە داوای لێبوردنەوە ئێمە ناویمان لەبیر چوو لە ناوڕێزی حزبە سیاسیەکاندا. بەرهەڵ زۆر سپاسیان ئەکەین و دەستخۆشیان لێ ئەەکەین. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزلێنان لە خەباتی هاوبەشی کۆمەڵە و کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و ئێرانە لە جەرگەی خەباتێکی نەپساوە و ماندوو نەناسانە لە دژی دەسەڵاتی سەرکوتکەرانەی کۆماری ئیسلامی و سەرمایداران و کۆنەپەرستان. ئەم ڕۆژە هەروەها ڕۆژی هەڵگرتنی ئاڵای سووری سۆسیالیزم و حکوومەتی کرێکاریە بۆ بنیادنانی جیهانێکی بێستەم و چەوسانەوە. بژی ئازادی، بەرابەری، حکوومەتی کرێکاری بژی ئازادی، بژی سوسیالیست، بژی خەڵکی خەباتکار و گەلانی ئازادی خوازی کوردستان. هاوڕێیان جارێکی تر لە لایەن هاوڕێیانی کۆمیتەی نۆروێژ و هەموو هاوڕێیانی ترەوە زۆر سپاسی ئێوەی ئازیز ئەکەین کە بەشدار بوون لە ڕێوەڕەسمی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە وڵاتی نۆروێژ.
هاروینیانەزانەی ئەمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامی تۆ بۆ ئەم ڕۆژە پیرۆزە چییە؟ بەڵێ وەکو منداڵێکی کۆمەڵە ئەم ڕۆژە جوانە پیرۆزبای لە هەموو دەرکباوکانی شەیدان و هەموو پێشمەرگەکان و هەموو ئەو کەسانەی کە لە ڕێی ئازادی بەرابەری تێدەکۆشن ئەم ڕۆژە پیرۆز بە لە هەرەمومان. زۆر سپاس دەکەم بۆ پەیامە جوانت. من وەکو دڵسۆزێکی کۆمەڵە و پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە پیرۆزبایی خۆم بە خەڵکی چەوساوی کوردستان بە تایبەت یان بە کردوانی کۆمەڵە و ڕێگەی ئازادی یەکسانی پیرۆزبایی ئەڵم دوبارە پیرۆز بێ ئەم ڕۆژە لە هەموو لایەک. هاوڕێ ئەحمەد ئەزانەی ئیمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامی تۆ بۆ ئەم ڕۆژە پیرۆزە چییە؟ سەرەتا پیرۆزبایی خۆم بەستەرجەم کادر و ئەندامانی پێشمەرگەی کۆمەڵە و هەموو زندانیانی سیاسی و بنەماڵەی پێشمەرگە کۆمەڵەکانەکەم ئەم ڕۆژە جارێکی تریش پیرۆز بێ هیوادارم هەر ئاڵای کۆمەڵە شەکاوە بێت و سەرجەم ئەوانەی واقعی چەوساوە بوونە و ڕۆژە سەرکەوین و ئاڵاکەمان گەشاوەتر بێت پیرۆزبایی ئەم ڕۆژاکەم لە هەمومان بە تایبەت لە کادر و ئەندامان بنەماڵە سیاسیەکان ئەوانەی واکە لە بەندیخانن پیرۆزباییان لێکەم. زۆر سپاس دەکەم بۆ پەیامە جوانە. سلااو هاوڕێ. سلااو بەخێرات. زۆر سپاس دەکەم ئەمڕۆ خۆ دەزانێ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامی تۆ بۆ ئەم ڕۆژە پیرۆزە چییە؟ بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی دەکەم لە هەموو خەڵکی کوردستان لە هەموو ئەو میوانانی ئەوڕۆ زەحمەتیان کێشاوە هاتوون و پیرۆز بێ لە کاریگەر خەڵکی زەحمەتکێش و خەڵکی بەشمێنەتی ئێران. زۆر سپاس دەکەم. هاوڕێ نزام خۆ دەزانێ ئیمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامت چییە بۆ ئەم ڕۆژە؟ سپاس دەکەم دەبیان وەڵا وەک پەیام نە بەس پێم خۆشە پڕ بەدڵ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە تەبریک پێژم بە توا و هاوڕێیانی کۆمەڵە ئەوانەی کە لەنا ئوردوگان و ئەوانێکیش لە دەروای وڵاتن هیوادارم بتوانن مەراسمێکی خۆش و ڕێکوپێکمان بێ ئیمشەو پێکەوە و پیرۆزبایی لە بنەماڵی شەهیدان و هەموو خەڵکی تێکۆشەری کوردستانەکەم. زۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆ توێژانتم. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو کرێکارانی زەحمەتکێشانی خەڵکی بەشمێنەتی کوردستان و ژنان و هەموو ئینسانێکی ئازادی خواست پیرۆز بێت. سلااو هاوڕێ لوقمان. سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. ئێوازان ئیمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامتان چییە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە؟ بەدڵنیاییەوە ڕۆژی کۆمەڵە ڕۆژێکی پیرۆزە کە دەبێت هەموو ساڵە یاد بکرێتەوە بۆ ئەوەی کە بۆ نەسلی داهاتوو ببێتە مەشغەڵێک بۆ ئەوەی کە ئەو ڕێگا پیرۆزە هەر بەردەوام بن. ئەمن بە مناسبەتی 45مین ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە خەباتی نهێنی کۆمەڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی ئێوەی بەڕێز و هەموو بینەرانی بەڕێز و هەروەها هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەم بۆ بە تایبەتی ئەم ڕۆژە پیرۆز دەکەم لە گەلی کوردستان و هیوادارین کە ئەم مەراسمە جوانە بتوانین لە داهاتوودا لە کوردستانی ئازادکرا و بەڕێوەبەرین و بە هیوای ڕۆژێکی ئازاد جامعەیەکی ئازاد و کۆمەلگایەکی ئازاد کۆمەلگایەکی سوسیالیستی ئەو بیر و باوەڕێکی ئێمە لەگەڵ خۆمان هەڵمانگرتووە و چەندین ساڵە بەدی خۆماندا ڕای دەچێشین و هیوادارین کە بە ئاکام بگات و بەسەرنجام بکات. زۆر سپاس دەکەم ئەو پەیامت. ناتکاتان لێ دەکەم دووبارە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و لە هەموو. زۆر سپاس دەکەم. هەناگیان ئیمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە بەلای تۆ ڕۆژێکی چۆن و پیرۆزە؟ ڕۆژێکی زۆر خۆشە بۆ من بۆیە ڕۆژی کۆمەڵەیە ڕۆژی کۆمەڵە زۆر خۆشە هەمومان دڵ خۆشەکە کۆمەڵە زۆر خۆشە. زۆر سپاس. سڵاو ڕارێز خۆ دەزانێ ئیمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە پەیامت چییە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە؟ 26 بەهمەن ڕۆژ کۆمەڵە تەبریک عەرزەکەم لە خەڵمەت و هاوڕێیان کۆمەڵەت و خەڵک کوردستان لە کرێکاران زەحمەتکێشەکان کوردستان و سەری ڕێز و نەوازش دانوێن بۆ هاوڕێیان خانەوادە و بنەماڵی هاوڕێیان گیانبەخت کردو و
ئومیدوارم کە شۆڕژینە چۆن شروع بوو هەروە پایەدار بێت بە جریقەی بۆ ئازادی بۆ ڕزگاری چاو ساڵەکان لە کوردستانە و ئومیدوارم ساڵ ئایندە لە کوردستانە ڕۆژ کۆمەڵە پەرچەمە سوورەکەی کۆمەڵە لەسەر تواو لووتکە بەرزەکان شاخەکان و لووتکە بەرزەکان کوردستانە و بە باش شنەبای ئازادی بشەکێتەوە. زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس. سلااو هاوڕێم سلااو کاتت باشە ڕیانگیان. ئێمڕۆ خۆتزانێ ئەمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە. پەیامی تۆ بۆم ڕۆژە چییە؟ پەیامی من بەر لە هەشتێ پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو بنەماڵەی ئازیزی گیانبەخت کردووای ناوڕێزەکانی کۆمەڵە لە تەواو ئەندامان و هەموو لایەنگرانی کۆمەڵە لە تەواو ئەو ئازیزانەی کە ڕۆژێ لە ڕۆژان بۆ 1 سەعاتیش لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە خەبات و مبارەزەیان کردە ئیسە لە هەر گۆشەیەکەن چه ئەوانەی لە ناوەی وڵاتن چه ئەوانەی لە دەرەوەی وڵاتن من ئەو ڕۆژیان پێ پیرۆزباییەکەم و هیوادارم لە هەر شوێنێکەن ساق و سلامەت و تەندروست بن و هەروە سڵاو و ڕێزم هەیە بۆ تەواوی خەڵکی کوردستان و ئەم ڕۆژە پیرۆزباییەکەم لە هەموو ئینسان هەیە ئازادی خواز و بەرابەری تەڵەب. زۆر سپاس دەکەم و پەیامن جوانە. سپاس بۆ ئێوەش بۆ بەرحاڵە دەرفەتەکەتاندا. زۆر سپاس. هاوڕێ حەیدەر خۆ دەزانێ ئەمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە. پەیامی تۆ بۆ ئەم ڕۆژە چییە؟ پیرۆزبایی خۆم بە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان ئەگەێنم یەک منیش بەرز و بەڕێز بە یادی شەهیدانی ڕێ ئازادی و سۆسیالیزم هیوادارم 26 ڕێبەندان ساڵێکی تر لە کوردستانە بەیەکەوە لەگەڵ خەڵکە جەژن بگرین یا مەراسم. هاوڕێ جەماڵ ئێمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە. پەیامی تۆ بۆ ئەم ڕۆژە پیرۆزە چییە؟ پیرۆزبایی 26 ڕێبەندان لە بنەماڵەی هەموو شەهیدەکانی کۆمەڵە زیندانیانی سیاسی کرێکاران ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و هەروەها لە پێشمەرگەکانی کۆمەڵە هەر شکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە بژی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران. زۆر سپاس دەکەم. هاوڕێ ناجێ ئێمڕۆ 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵەیە. پەیامی ئێوە چییە بۆ ئەم ڕۆژە؟ 26 ڕێبەندان ڕۆژی دامەزرانی کۆمەڵەیە پیرۆزبایی خۆم ئەەکەم لە هەموو خەڵکی کوردستان و هەموو زانیانی سیاسی ڕۆژ و ڕێز و حرمەتم هەیە بۆ شەهیدانی ڕێگای ئازادی و سڵاو و ڕێزم هەیە بۆ پێشمەرگە بە نیشتمان پەروەرەکانی کوردستان هیوای سەرکەوتنم بۆیان هەیە و هیوادارم بۆ ساڵێکی تر ساڵی ئازادی کوردستان بێت و لە کوردستانێکی ئازادە ساڵێکی تر ئەم ڕۆژە پیرۆز بکەیت. زۆر سپاس. سپاس.